باز لە دەستڕەنگینی کەتی ڕەحیم لە بواری دیزایانی جلی کوردی و کڵاوی خانمان ئەکەین بەهرە و توانای دەستڕەنگینێک لە بواری جلی کوردیدا ئەخەینە ڕوو لەم تەوەری کۆتا بۆیە بە میوانداری زۆر بەڕێز خاتوو کەتی ڕەحیم وەکو خاتوونێکی دەستڕەنگین لە هەمان کاتە وەکو دیزاینەرێکی وەکو دیزاینەرێکی جلوبەرگی کوردی ئەمڕۆ میوانداریمان کردووە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بابزانین ئەو دیزاینە نوێیانە چییە لە جلوبەرگی کوردی و بەتایبەت کە ئەمڕۆژ لە بۆنێکی نەتەوایەتی جژنی نەورۆز 23 بابزانین ئەو دیزاینە نوێیانە چییە بۆ خاتوونەکان زیاتر ئەیانەوێ باسی بکەن بۆی ئەچینە لای خۆی خاتونگیان بەخێراتی سلااو لەبێت جژنی نەورۆزیش لە پیرۆز لە هەموو کوردێک پیرۆز بێ لە هەرکوێی دنیان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم کە هەمیشە خانمانی دەستڕەنگین بەسەرەکەنەوە من بۆ جاری دووەمە میوانی ئەوە بم ئێشەڵا شتێکی بەسوود و جوان پێشکەشکەین زۆر باشە بەخێراتی خاتونگیان بە سەرتا لەوە دەست پێ بکەین بە هەر لە بۆنە نەتەوایەتێکەوە دەست پێ بکەین جژنی نەورۆز ئەمڕۆ 23 خاتونەکان خۆیان ئامادەکەن بۆ ئەم بۆنە نەتەوایەتیە بە جلوبەرگی کوردی و ئاڵ و واڵا و پێم وا بێت ئەم ساڵیش کە ئەوەی زۆر زۆر گرنگی پێدراوە زۆر تایبەتمەندی جلوبەرگی کوردیان پاراستووەکو و ڕەسەنایەتی دەستورەکەی جاران فەقیانە و کۆمەڵێک بابەتی جیاوازەیە کۆڵوانە و پێم وابێ ئەم ساڵیش زۆر مۆدی پولەکە و ئەم بابەتانە هاتوۆتەوە پێم بڵێ خاتونەکان چۆن خۆیان ئامادە بکەن بۆ ئەمڕۆ کە ڕۆژی کتابەتی جژنی نەورۆزە هەرچەند حەزمەکەم بەرنامەیە زۆر پێشتر بێ بۆ ئەوەی کە زیاتر ئامادەکاری بکرێ ئەمڕۆ ئیتر تەواو ئامادەکاریکی تەواو بکراوە بەڵام من زۆر خۆشحاڵم بۆی کە بۆ ماوەی 2 ساڵە زۆر ینی کولتوری کۆن هاتوۆتەوە ناو بواری جلی کوردی مۆدێلی کۆن هاتوۆتەوە دوورینەکەی ڕەنگەکان جاران ڕەنگەکان پێوەری هەبوو ئەبوایان 2 ڕەنگ تێکەڵ بکرایان یەک ڕەنگ سەرتاپە تەنانەت کەسەکە ینی پێڵاوەکو پابووچەکەشی لەگەڵ جلەکە ئەگونجان بەڵام ئێستا چەند ڕەنگێک تێکەڵاوەکرێ هیچ پێوەرێک نییە لە نێو ڕەنگەکانە نە بەپێی تەمەنە نە بەپێی ئاهێنە مانی جۆرێک لە ڕەنگەکان تێکەڵەکرێت کە حەزەکەی بەردەوام جلی کوردی لە بەرابێ جاران هەستەکەم بۆیە جلی کوردی تۆزە کاڵ بوو بۆ کەس حەزی لێ نەبوو بە دەگمەن ئەیان کرد لەبەرەوەی کە یەک ڕەنگ بوو یەک ڕەنگ ئەو کەسە ئەیبینی بەڵام ئێستا چونکە ڕەنگا و ڕەنگە و ئەکسسواراتێکی زۆریش ئانی لەگەڵ جلی کوردیەکە ئەکسسواراتێکی زۆر جوانیش هاتۆتۆ ناو بازاڕی جلی کوردی و ئەنی مێخەک و هەلو مێخەک و لاگیرە و ئەم شتانە هەمووی هاتۆتۆ ناوکایە لەبەر ئەوە زۆر جوانتری کردووە ئیشەکە و هەستەکەم سەلیقەی خانمان ئەم 2 ساڵە زۆر جیاوازی هەیە لە ناو چاو ساڵەکانی ترا باش وەکو ڕەنگەکان باسی ئەوت کرد ئەم ساڵ هەمە ڕەنگیە توانین ڕەنگی جیاواز تێکەڵکەی بەڵام لە بازار کە ئەچین قوماشەکان دەبینین دنیایەک ڕەنگی زەقی جوان ئەوینێ وەکو خۆت زیاتر ئەم ساڵدا دوای کامێک لە ڕەنگەکان گرنگیان پێدراوە یان بەکاربهێنرە جوانترە سپی پرتەقاڵی شەرابی کاتم نەمڕەڕێکم بەڵێ سپی پرتەقاڵی شەرابی زۆر کراوە ڕەنگە زۆر کراوە باشە کۆمەڵی خاتوونی ڕێکوپێک و جوانش لێرە ئامادەن ئازێتیان کێشا لەگەڵ بەڕێزت هاتون ئەو جلانەی کە جەنابەت دیزاینت کردو لە بەریان کردو با یەکێک داوان لەکرد لەو خاتونە جلسەوزەوە ئەگەر ئازێت کێشەلامان ئامادە بێ بۆی کە باسی شێوەی دوورینی جلەکەمان بۆ بکەیت و ڕێکخستنەکەشی خاتون زۆر بەخێر بێ پێمان بڵە ئەم یەکەم خۆی ئەوەیە قماشەکەی پولەکە وایە کەتیخان ئەم جلا ساڵی 1970 ی مارەکردنی خانمێکە ئێستا هێناومەتەوە بەس هێلەکەکەی تازەیە چکە هێلەکی کۆنماندێزەکە ژێرەکە و کەواکە و دوورینەکە و هەمووی ساڵی 1970 خانمێکی بەڕێزە شەوی مارەکردنێتی زۆر باشە ئێستا پێمان بڵێ ڕێکخستنی ئەمە چۆنە تایبەتمەندی کە بۆیان هێنام سەرتاپا سەوز بوو حەزم کە ڕەنگێکی تری تێکەڵکەم وەکو چۆن ئەوەی ئێستا ئەم 2 ساڵە باوە چەند ڕەنگێک تێکەڵەکرێ پێم خۆش بوو ڕەنگێکی تر تێکەڵای ئەو سەوزەکەم ئەگینا خۆی سەرتاپا سەوز بوو جلەکە باشە زۆر سپاسی ئەەکەین دەستەکانی خۆش بە هەر چەند سەوزێکە لە ڕەنگە کەشخەکان زۆر ڕەنگی سەوز هیچ کات بەسەر ناچێت لە بەرەوەی لەگەڵ هەموو ڕەنگێکا ئەیگونجێنی و مەسەلەن لە پایی زابیکەی تۆ بەهارێنێتەوە ناو دڵ سەوز ڕەنگێکە کە هیچ کات کۆن نابێت بێگومان اینجا با خاتونێکی تر بێتە لامان بەخێر بێ خێراتی خاتونگیان باسێکی ئەم دەست پێم خۆش بۆم خاتونمان زۆر بە سادەی بێنم کراسێکی سادە کەواکی حوپارچەی ڕانیایی ئێمە نۆ ناوچەی کوردستانمان هەیە واتە نۆ مۆدێلیش جلی کوردیمان هەیە بێجگە لە تێکەڵکردنەکان کە چەند ناوچەیەکمان تێکەڵ کردووە ئەمانش بوونەتە کۆلێکشنێکی تر بەڵام
نۆ ناوچەکەی کوردستان لە ڕانیایی کەوای حەوپارچە کاتی ئەکەن کراسی سادەی بۆ ئەکەن یان کراسی چیناری بۆ ئەکەن دوورینەکەی چ جیاوازێکی حەوپارچەیە بەڵام پێوەی دیار پارچەکان یعنی کوێ لای قۆڵەکانیەوە پشتەکەی سێ پارچەیە پێشیشی 4 پارچەیە بۆ تا حەوپارچە زۆر باشە منطقەی ڕانیە ئەوە هیناکەن ئەو کەوایش نزیکی 9 ساڵە هی خۆمە هەڵم گرتووە من شتی کۆن زۆر هەڵەگرم حەزم لێرە هەڵگرتنی شتی کۆن دایکم فێری ئەوەی کردوین دەستی ماچەکەم لێرەوە ئێستش پێش بەرنامەکە تەلەفۆنی بۆ کردوم نەختی قماشی تری پێ ناسانەوە قماشی وەی و خڕنەک و وەی قماشی وەی کاتێ لەبەرە کردووە جسمت خورانی هاتووە ئەوانە ئەوەی هەبووە قماشی ڕوشی مام جەلال کە ئێستا ئاوەڵکراس و هێلەکەکەی لای خۆم هەڵم گرتووە بەتەمام لە بەرنامێکی کە عەرزیکەمەوە قماشی جادەی تارانمان هەبوو زۆر قماشەکان زۆر جادەی تاران ینی ئەوە خەتەکانی دوور و درێژ بووە جادەی تاران وەلی عەسڕمان هەیە لەوێ وەلی عەسڕ لە سەرەتای تاران و دەست پێکا کۆتایی تاران کۆتایی لەوە ناوەکەی هاتووە ئەنوا قماشی پێ ناسانم کە ئەو زۆر لە من زیرەکترە ماشەڵڵا ئەویش کردومێ بەخەیات خاتونگیان ئەوەندەی کە گرنگی تانیاوە بە جلوبەرگی کوردی سەرجەم ناوچە جیاجەکانی کوردستان ئێوە توانیوتانە ئەو دیزاینانەش کە ئەمڕۆ خاتونە بەڕێزانە ئەرکیان کێشاوە ئی ناوچە جیاجیەکان دیزاینەکان لێرە نیشان بە لەبەرەوەی هەر شوێنە و تایبەتمەندی خۆی هەیە بۆ جلوبەرگی کوردی ئەمە ئەم خاتونە ساڵتەیەک بوو لە پەڕی تاواز دروستم کردووە ئەوە دیزاینێکی زۆر جیاواز نییە بەڵام چینینەکەی زۆر لەگەڵ ڕێخستنی ئەو دوو ڕەنگە برۆنزی و کاربۆنی زۆر جیاوازن بێکەوە لەگەڵ پەڕی تاوسا اینجا ئەوەی کە هەیە ئەم ساڵە ڕاستە ئەم ساڵ ئەم مۆدێلە ئەم ساڵ من یەکەم داهێنارەمە سپاسی ڕێژنە دێهاتی ئەەکەم خاتو ڕێژنە هەمیشە ئەمبینی بە شەڕواڵی پیاوانەوە کاتی ئەمبینی ئەموت خۆزگە شەڕواڵەکەی لە قماشی ئافرەتان بووە یعنی قماشی پیاوان نەبووە لەوە فکرەکەم بۆ هات شەڕواڵێکم دروست کردووە ڕێک دوورینی پیاوانەیە و قماشی ژنانەیە ئەگەر کەسەکە دایکەنێتەوە و جلێکی کوردی ڕێک و پێکە بەڵام ئەمە دەوری کچێکی لادێ ئەبینە کە تر لە ناو باخە ئیشەکات و شەڕواڵەکەی لە ڕەنگی ساڵتەکەیەتی کردووەتەوەیانەی داوەتە سەر و بۆ ئیش و کار ئێستا کە هاتی وتی شت بکەم بەخۆمەوتم ناکچی لادێ و ناو باخش زۆر ناکات بێ سادەیەکە جوانی بەڵێ ماشەڵڵا خۆشی زۆر نازدار ماشەڵڵای لێبێ دەستەکانی خۆش بێسپاس بۆ خاتونێکی با بڵێن کچێکی مناڵی جوانشمانە لای دیت کچە جوانەکە لە لامە سپاس بۆ تۆ خاتونیان فەرموو ئەمە ئەتوانین بێنی لای خۆمان بابێ خان گوڵی جوانوەرە لای کەتیخانەوە گوڵەوەیکە ئەم جلەشمان بۆ بکەیت و مناڵانیش ئێستا بینی بە خۆشحاڵی جلی کوردیان زۆر بۆ ئەم جلا یەک هینی کۆنی تایە کە جیاوازی نێوان سەڵتە و ئاوەڵ کراسەکەیە ژێ کراسەکە لە کراسەکە بووە وەختی خۆی دایکم ئەڵێ هیچ کات ژێکراسمان نەکڕێەوە بۆ جلی کوردی زۆر کەم بە تایبەت ژێکراسێکیان کڕی بە ژێکراسی ماڵەوەیان بەکارهێناوە لەگەڵ سەڵتە و ئاوەڵ کراسەکە گونجاندویانە بۆی ئەوەی کە بەسەکرێ لە کۆنا هەر بەو شێوازە جلوبەرگەکان تازە گەریەکەی لێرەیە ئەم سەڵتەیە کە قۆڵەکەی بە شێوازی عەزیدەن کە هەنارە کردومە ئەمە ئەم ساڵ دامهێناوە ئەم نەورۆزە خستمە ناو بواری جلی کوردیەوە بەس جیاوازەکەی لەمەیە کە قۆڵی دەن کە هەنارەی پێڵەن تایبەتیش بە مناڵانە بۆ گەورە ئەم ئیشە ناکەم باشە خاتون ئەوەی کە هەیە ئەم ساڵ زۆر خواستێکی زۆر لەسەر جلوبەرگی کوردیە بە پولەکە لەسەر ئەوە کە ئەبینم هەم لا تەمەنی منداڵانە هەم لە تەمەنەکانی تریشە پولەکەش خواستێکی زۆر زۆری لەسەر ئەم ساڵ بەتەواوەتی پولەکە پار قماشی سوورما ئەم ساڵ قماشی پولەکە هاتەوە جوان با هیلاکرد نەکەین تۆ فەرموو زۆر بەخێراتی سپاس ئەوەی هەیە زۆر کات بۆ نمونە کراسەکەش پراپڕ هەمووی پولەکەی ڕەنگا و ڕەنگ جاران لەوانێ 3 ساڵ پێش ئێستا بدوێت تا شتێکی پولەکە لەگەڵ ئەکسسوارات و لەگەڵ سەڵتەیەکی پولەکە بکە کەسەکە ئەسڵەن قبوڵی نەبوو تەنانەت ئەگەر ئێمە دیزاینەریش پێمان بووتە ئەوەی باشە ئێستا هەنێک کەس ئەوەنە سیقیان بە ئێمەیە ئەڵێ خۆت بۆم ڕێخە زۆر ڕاست تەنانەت ئەم مناڵە باوکیوتی خۆت جلەکەی بۆ بکە ئیتر شڕەنگی بۆ ئەەکەی چۆنی بۆ ئەەکەی حەقم نییە بە خۆت بەسەریەوە بکە زۆر باشە ئەم جلەشت هێناوە ئەم جلە زۆر لەگەڵ ئەوە زۆر سادەیە ئەبینین کە جوانێکی تایبەتی حەزم کرد تۆزێک لە شتەباوەکەی ئەم ساڵ دوورکەومەوە بۆیە شتێ هاتم فکرێکم داهێنا ئەم فکرێ نزیکی 1 ساڵە لە مێشکمایە پێی ئەڵەن سەڵتەی ڕاضی کەدا ئێستا نەکراوە بە ڕاضی قۆڵەکەیم دووریوە بە شێوازی جلی ڕاضی دووریومە تێکەڵکردنی دوو ڕەنگەکەشی کە زۆر بۆ من گرنگ بوو لەوانەیە بڵم 30 شەوی تەواو گەڕاوم هەتاوەکو ئەو دوو ڕەنگەم بەتەواتی ڕێخستووە بەس بووی بگونجێ ئەویش هێناومە هەمان مۆدێلی کۆنم تێکەڵ کردوێتەوە ژێ کراسەکە لە ڕەنگی کراسەکەیە
ئاوڵ کراسەکە و سەڵتەکە لەیەکە بەڵام جیاوازەکە لە سەڵتەکەتی کە شانی ڕاضیە شێوازی چرچەکەی زۆر جیاوازە کە تا ئێستا نەکراوە. باشە ئەوەی کە هەیە قماشی سوورمەش یەکێکە لەو قماشە کۆنانەی کە هەم لە کۆنەوە تاوکو ئێستا زۆر گرنگی پێدراوە هەم ڕنگ و ڕوویکی زۆر جوانی هەیە هەم با بڵێن ڕوویکی جوانیش ئەبەخشێ بە جلوبەرگە کوردیەکان ئەوەی کە هەیە جوابی ئەو وەڵامی پرسیارم بیتەوە لە هەمان کاتە باسیش لەوە بکەین ئەو کەسانی کە ئەم خاتونانە کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە تا چەندێ گرنگە بەپی جستیان لەگەڵ جستیانە جلوبەرگەکان بکونجێ ئەمانە چۆنی ئێوە کارتان لەسەر کردووە وەکو دیزاینەر ئێمە پێنج جۆری جسممان هەیە پێنج جۆری فیسمان هەیە سێ جۆری لوتمان هەیە بەپی ئەمانە ئیش ئەەکەم کاتێک کەسەکە لوتی باریک بێ هیچ کاتێ خسنگی حوتی بۆ ناکەم لە بەرەوەی سعیف دەریاخە مەگەر ئەوەی کەسەکە خۆی حەسکە زەعیف دەرکەوێت یەکەم جار یەکەم پرسیارم ئەوەیە لی ئەەکەم ئەڵم حەزەکەی قەڵەو دەرکەوی یان حەزەکەی زەعیف دەرکەوی ئەگەر وتی حەزەکەم زەعیف دەرکەوم ئەو مۆدلانی بۆکەم کە زەعیفیەکە ئەگەر وتی قەڵەو دەرکەوم چەند جۆری مۆدلی سنگمان هەیە ئەو مۆدلی سنگانی بۆکەم کە قەڵەو دەرکەوێت کاریگەریەکەیە باسی لوت باریکمان هەیە لوتی پانمان هەیە لوتی ڕێکمان هەیە لوتە ڕێکەکە ئەو لوتەیەکە ئەتوانی بەدڵی خۆت زەعیفیکەی بەدڵی خۆت قەڵەویکەی ئەمە لەگەڵ ملەکەیە فەیسەکە لەگەڵ جسمەکەیە ئەگونجێت پێ شێوازی ئێستا مشتریم هەیە خۆم کەسی نزیکی خۆمە زۆر خەپەیە ماشەڵڵا هەمیشە حەزەکە زەعیف دەرکەوێت هەم لوتی خەپەیە هەم دەموچای خەپەیە هەم جسمی خەپەیە یعنی ئەمە بەگشتی جسمی سێویە لوتی پانە مجاویشی پانە چارچێ بە دیزارەکەی ئەوەیە ئەبێ سنگی حوتی زۆر نزیکەینەوە لە جلەکانی قماشی خەت زۆر نزیکەینەوە لە جلەکانی بە هیچ شێوازێ شتی گوڵگەورە و ڕەنگی زۆر زەقی تیا بەکار نهاتی بێ لە جلەکانیە بۆ ئەم ساڵ زیاتر مۆدی چ یەخێک بۆ ئەوەی سنگی حوتی زیاتر مۆدی بچکە لە حوتی کۆن فەتحەیەکی تێ ئەکرا بۆ ناوەوە بەبێ درومان بەیەک لەزگە وەکو ئەم ملیکە شینە کاربۆنیەکە بەبێ درومان کراوە پێم خۆشە کۆمنتی خۆشت بێ لەسەر جلوبەرگەکانی من و هاوکارم سەحەر ماشەڵاتان دەبێت چۆنە یعنی بەپی دەستوری کۆن ئاوا زۆر باش و زۆر ڕەنگەکان گونجاوە وەکو ئەوەی کە من ئەوەنە حەزم لە ڕەنگەکانی جلی کوردی و تایبەت بە جلی کوردیش دیزاینەرم حەزم لە هەموو ڕەنگەکە ینی هەر جلی کوردی ببینم بەلام خۆی گونجاندنیش زۆر مهمە تەنسیقی ڕەنگەکان لەگەڵ فەیسا لەگەڵ قژە ینی کەس هەبوو توتی من فڵان ڕەنگەم زۆر حەز لێم نایەوتمە بڕۆ قژت بگۆڕە لێ دێت قژی گۆڕیوە لە زەردەوە بە ڕەنگی مێوژی جلەکەی لێ هاتووە ئەبێت زۆر وریابی لەگەڵ مەیکەپەکەیە لەگەڵ قژەکەیە بنمونە جلێکم هەیە ئەوە دوو بەرنامەیە من کەسێکم دەست ناکەی بە تەواتی بۆی لە بەرکەم لە شکلی تێری غەندور کردومە ئەم جلا هەر کەسێ لەبەری کە ئەبێ قژی بەرزکاتەوە نابێت بە هیچ شێوازە یەک تاڵی قژی بێتە خوارەوە ئەگەر بە کورتی پێمان بڵێ وەکو ئەکسسوارات ئەم ساڵ چۆن بەکارەهێنێت قەرە باڵغ بێت ئەکسسواراتێکی زۆر قەرە باڵغ یعنی بێ پێوەر بەکار هاتووە بکرێ جوان و نشکرێ هەر جوانە بەدڵی خۆت بەکاری بهێنێ بەدڵی خۆت کەواتە ئەگەر جلەکە زۆر پولەکە و ڕەنگا و ڕەنگیش بێت بۆن من ئەمڕۆ ملوانکەیەکی سادەم کردووە تا چەندە وەکو دیزاینەرێک بەم شێوازە گونجاندنم بۆ کردەوە یاخود ئایا ئەگەر من ئیشم لە جلەکەی تاب کردایە یەکەم شت ئەوەی کە بۆمە کردی پشتێنێکم بۆ بەس پشتێنێک لە ڕەنگی ئەو برۆنزەی بەرەت نەک زەردی تەواوەتی ڕەنگێکی برۆنزی ئەوەی کە هەیە ئێستا زۆربەی خاتونەکان بەڵام بێت لاسیگەکەنا ئێستا من بەو شێوازە بەڵێ بەو شێوازە کراسەکەم دووریەوە ئەگەر پێویستیش نەکا بە پشتێن هەر جوانێکی خۆی هەیە بۆ شێوازە جوانێکی خۆی هەیە کۆی ئەکاتەوە جلەکە بەڵام پشتێنەکە ڕۆنقێکی تر ئەیا بە جلەکە باسی قماشی سورمەت کرد جوابی ئەو پرسیارم نایەتەوە سێ جۆری سورمە مان هەیە سورمەی سوڵتانیمان هەیە سورمەی بزماریمان هەیە سورمێکی ئاسایشمان هەیە کە ژێرەکەی ینی قماشێکی ئەسڵی پێڵێن ئەم سورمەی کە من بەکارم هێنا ئەو سورمەیە ژێرەکەی بەتانێکی ڕەشی پێوەیە نرخی گرانترە لەوەی تر بەڵام زۆر جوانەوە ئێستا تێک ناچێت بۆ خەیات خۆشترە دوورینی هەنێک قماشێ ئێمە خەیات گیرمان خواردەوە بەدەستیەوە زۆر ئیزعاجمانەکە لە کاتی کامانن ئەوانی وانە کێمی پێوەیە پولەکەی ڕقەکان زۆر ئیزعاجمانەکە ئەوانەی کە موری پێوەیە ئەوانەی کە زۆر هەنێک قماشێ مەسەل هەر سورمە ئەو سورمەی کە لەناو بازاڕە زۆر باوی هەیە قماشێکی تابڵێ عادیە هەنێک کەس ئەلەمە ئەکەن کاتی ئێمە ئەیدورین ئەبێ زۆر وریابین لە کاتی دوورینەکە هەنێ خیات هێلی نازانێ ئەر سورمەکە خۆی بەکارێنێت و کاتێکە زانی هەڵوەشاوەتەوە سورمەکە شی بۆتەوە ئەبێ ئەم سورمەیە بێنی بەتانەیەکی قماش لە شێوەی لەزگە لێبەی ئەنجابی دووری کامل بەتانەکەی شی و
سەڵتەکەش مەسەلیان یا هێلەکەکە یان کەواکە ئەگەر ئەمەی لێبێ بە هیچ شێوازێ شی نابێتەوە بێگومان ماشەڵڵا جلوبەرگەکەی خۆشت خاتون گیان زۆر زۆر جوانە جلوبەرگێک کۆمەڵێک ڕەنگی شیتیا ئەبینم کەمێک بریسکەشی تایە ئەمە قماشی پەشمەک و نازناشی ساڵان پیان و تۆ پەشمەک ئێستا پێ ئەڵن نازناس بەڵێ ئەمسا قماشی مستەشار هاتۆتەوە قماشی ماشە کۆنەکان زۆر زۆر ماڵ خواستێکی زۆری لەسەر کوش شتێکی واشم من بیست ئەمساڵ چی؟ خەسووتەقێنە و دش هەڵپەڕێنە و هەڵپەڕێنە ئەمانە دایکم کاتی خۆی باسی کرد ئەبێ ئەموت ئەبێ ئەمانە چی بێ بەڵام هاتۆتەوە زۆری جوانن بەڵێ دایکم بۆیە ئەڵێ ئەو ناوای لەناوە خەڵکی مەڵکەنی بووە کاتێک کەسێک کراسێکی کردو مەسەلەن خەسووی پێ ناخۆش بووە هاتن خەسووی ئێستا ئیتر ئەم ناوە دابڕەوە بەسەر قماشەکەیان بۆ نمونە ڕیشی بەڕەحمت بێ مام جەلال سەرۆکی کوردان ماش و برنجی بووە ها یعنی ڕەش و سپی تێکەڵ بووە قماشێک هاتووە لەو شکڵە ناوێ ناوەڕیشی مام جەلال ئەگەر خۆی قماشەکە لە وڵاتێکی تر دروست دەکرێت وڵاتی ئێمە قماشی تیا دروست ناکرێت لەوێ ناوێکی تری هەیە بەڵام لێرە ناوێکی تری ئەمە ناوەکانە کە لای خۆمانراوە لە قماشەکان جا زۆر جارش ئەو جلەی کە لە بەریەکەن تا ڕادێک دەری ئەخات تا چەند حەزمان لە سادەیە یان لە قەرەباڵغی کە بەجلەکانی خۆتە زۆر سادە و کەشخەڕێکە خستە حەزل لە سادەی شەزیاتر بەڵام وەکو دیزاین بۆ خەڵکی تر حەزەکەی ڕەنگی بەردەوام و کەسی کێ دەبەردەستم جار یەکسەر ئیش لەسەر فەیس و لوت و دەموچاوی ئەەکەم ئەنجا لەسەر بارە کۆمەڵاتێکەشی کە زۆر گرنگە بۆ ئێمە بۆ نمونە ئەگەر حیجاب بێ ئەبێ ئێمە ئەو لە چکێشی بۆ بگونجێنین هەنێ ڕەنگە هەیە لەگەڵ حیجابە ناگونجێت بە حەزیشی لێ بێ ئەبێ ئێمە ئیشی تیا بکەین ڕەنگە جلوبەرگەکەش یەکسەر با بڵێن ستایلەکەی ئەگۆڕێت بەڵێ ستایلەکەی ئەگۆڕ ئەبێ سنگی کراسەکە بچووکترکەی ئەبێ تەستەکە نەبێ جلەکەی هەرچەنە ئێستا جلی ئێستا ماشەڵڵا هەمووی پان و پۆڕ و شتێکی خانمانە و جوانە یعنی جلی کوردی تێک نەیاوە بەڵام مختی خۆی کاکاتێ مەسەلە من 20 ساڵە خەیاتم لەم ناڵیەوە کە هەست ئەەکەم کاتێک کراسیان بۆ ئێنە دوسێ جار پیانە گرتمەوە تا تەسکیانە کردەوە هەتا بە کەسەکەمەوە دەتوانی پێوی دانیشیت ئەوە ناقینە با وەک بلووری بێ لە بەرما بەڵام ئێستا هیچ کەسێ داوای ئەوە ناکات حەزیان لە کراسی هەراوە حەزیان لە کراسی خانمانە و مۆدل کۆن سنگ حوتی گوڵای خێپیەوە بێ هەو شێوازە دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ کە ئامادە بووی و دەستی ئەوەش خۆش بێ سپاسانەکەم لێرەوە ئەمە سپاسی چەند کەسێ بکەم یەکەم کەس هاوکارەکەم گەشتبین خان کە ئێستا لە ماڵەوە نەیتوانی بێ لە بەرجلی ئەمڕۆکە نەدوراوە هێشتا هەر خەریکی جلدوری بەڵێ تەلەبەی خۆمە تەلەبەی خۆمە ئێستا لای خۆم دامەزراوەوە و کارەکەت لەشی ساغ بێ کوتاڵی گەشتبین کە سپۆنسەری قماشەکانمانی کردووە و سپۆنسەری مەیکەپەکەشمان ئارێژگای مەدینە بوو زۆر زۆر خۆش دایکم هەوڵی بەرنامەکە دەست خۆش زۆر هاوکارێکی باشە بۆ من ئێستش هەر شتێکە لێم غەڵەت ئەبێیان لێم هینە بێ خێرا ئەو فریان خۆشکە هەر بمێنێ بۆ تو سپاسشی با بڵێن ئەکەی